ئەم پاڵەوانە کوردە بارودۆخی ژیان وای لێکردبوو کە لە ڕۆژهەڵاتی کوردستان کاری کۆڵبەری ئەنجام بدە، بەڵام بۆ دواکەوتنی خەونەکەی خۆی و بە دوواداچوون بۆ توانای خۆی ڕوویکردە تایلەند، تا لەوێ لە ڕێکخراوە گەورەکانی جیهانی وەرزشدا توانای خۆی پیشاندا و ئاستی خۆی بەرەو پێشەوە با و داهاتوویەکی باشتر بۆ خۆی دروستکە، بەڵام بەداخەوە مەرگ ڕێگەی پێنەدا و لە ڕووداوێکدا کۆچی دوایی کرد. فاریار ئەمینیپور پاڵەوانی کورد لە یاری موای تای کە ماوەیەکە لە وڵاتی تایلەند بوو بە ڕووداوی هاتوچۆ کۆچی دوایی کرد. فاریار ئەمینیپور کە کۆڵبەرێکی کوردستانی ڕۆژهەڵات بوو ساڵی 2003 لە شاری سەقسی ڕۆژهەڵاتی کوردستان چاوی بە ژیان هەڵهێنا و کاری کۆڵبەری دەکرد. ماوەی چەند ساڵێکیشە فاریار چۆتە بواری وەرزش و یاری هونەرە جەنگیەکان دەکات. ئەمینیپور لە ژیانی وەرزشی خۆیدا چەند دەستکەوتێکی بەدەستهێنا. ئەم پاڵەوانە ماوەیەک لە وڵاتی تایلەند و لە ڕکابەرەکانی کۆمپانیای وەن چامپیۆن 6 یاری ئەنجامدا، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوو بەداخەوە بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ کۆچی دوایی کرد.